فتقی ناوک لە منداڵان هۆکارەکەی چییە و چۆن چارەسەر دەکرێت. فتقی ناوک زۆر باوە بە ڕێژەی 20% لە منداڵی تازە لەدایک بوو بەدی دەکرێت. ئەو ڕێژەیە زیاترە لە منداڵە ناکامەکان ئەوانەی پێشوەختە لەدایک دەبن، هەروەها ئەو منداڵانێک کە هەندێک نەخۆشی بۆ ماوەیان هەیە، وەکو نەخۆشی داون و کەمی دەردانی ڕژێنی دەرەقی. و لە ڕەگەزی کچ زیاترە وەک لە ڕەگەزی کوڕ. هۆکارەکەشی سکماکیە. فتقەکە بە شێوەی هەڵاوسان و بەرزبوونەوە و دەرچوون دەردەکەوێت لە کاتی گریان و جوڵە و کۆکەی منداڵەکە. بە ڕێژەی 90% ئەگەری چاکبوون و داخرانی هەیە بەبێ نەشتەرگەری لە ساڵی یەکەمی تەمەنی منداڵەکە و دەتوانرێت تا تەمەنی 4 بۆ 5 ساڵی منداڵەکە چاودێری بکرێت. دوای ئەو تەمەنە ئەگەری داخران و چاکبوونەوەی زۆر کەم دەبێت و پێویستی بە نەشتەرگەری دەبێت. هەندێک جار فتقەکە تووشی جیران دەبێت، ئەو کاتە زووتر پێویستی بە نەشتەرگەری دەبێت. ئەو حاڵەتەش زۆر دەگمەنە و ئەگەری ڕوودانی زۆر کەمە. بەکارهێنانی قایش و پشتێن بۆ چارەسەری فتقەکە لە ڕووی زانستی پزیشکیەوە هیچ گرنگێکی نییە، بەڵکو ئەگەری زیانیشی هەیە، وەکو دروستبوونی سوتانەوە و برین لە پێستەکە و ناڕەحەتی لە منداڵەکە. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.